گەرماکە دەست پێکە ئەبرێ سعات حوت و نیوی شەویەتەوە بەبێ ئەوەی مۆلەکانیشمان ئەوەنە گازی نادەنێ 3 ئەمپێرمێ وەردەی زیاتریش پێ ناکە وەردەکانشیان مۆلەکانشیان بەحەمل نایە 3 ئەمپێرمێ یەک مبەردە زیاتر مەڵاسێنێ گڵۆپی هەڵەکە مەڵاسێتەوە هێنامان بە ئەو سێبەر و بندارانە هێنەوە کە کارەبان بێت لە ماڵەوە بەم چلیاوی ناسووتی کارەبا نییە ئەوە 30 ساڵە حکوومەتن تاتوان کارەبای 6 ساعت دابینکەن بۆ مەجموعەیە ئەیکەن بە مۆلیدە مۆلیدەکە خۆیان هەمووی شەریکن لەگەڵیا مۆلیدە ئیژنەکە ئەبێ پارەی مۆلیدەش بدەین پارەی کارەباش بدەین پارەی سەعاتی زیرەک یەتە سەرمان پارەی ئای کارەبا یەتە سەری پارەی مۆلیدە یەتە سەری ئینجا داواکارین لە حکوومەت ئێرێ وەکو ئەم هەموو مەعمەل و ژینگە پیسەی کە بەسەر ئێمە ئەبارێت و یەتە خوارەوە بەسەر ئێمە حەق نییە یعنی هەر حەق تەعویزی ئەو ژینگە پیسەمان بۆ بکەنەوە هەر ژینگە پیسەکەی ژینگەی کە بازیان بەڕاستی زیاد لە حەد پیسە داواکارین لە حکوومەت هێرێمی کوردستان لە بەرپرسانی ئەم سنووری بازیان و بەردە قارەمان بە حقت بەدەنگ خەڵکی ئەم خەڵکە فەقیر و هەژارەوە بێت بەڕاستی ئەمە حەقێکە حەقی خۆمانە داوای حەقی کە ناکەن حەقی خۆمان بنێ و هیچی کەمان نایە لێیان ئیتر ئەوە داواکارەکانی خەڵکەمە پێویست ناکە ئێمە هەموو ڕۆژێک بچینە سەر محەتەکە و سەر جادە بگرین و خەڵک نەخۆش و خەڵک ئەمە گوناحە بۆ مناڵەکانی ئێمە باش بە بۆ داوا لە حکوومەت هێرێمی کوردستانەکەین بەدەنگ خەڵکێکەوە بێت بۆ هەموو کارەباکەی ئێمە بدا بە مەعمەلەکان خەڵکی دامەوە هەژار باجەکەی بە خەڵکی تیا کاکە کەم دەرامەتە سەعات 12 بڕن هەتا حوتی وارە کارەبان هاتەوە خەڵکی دامە و کاکە لە سەعات سەعات 9 کارەبان بۆ چییە؟ ساعت 9 فێن کە ساعت 12 کارەبا بڕە ساعت 7 هاتووە ئەو کاتە تۆ پێویستی بە کارەبایە ئەو کاتی کامانی ژێ بڕن ئێمە پێویستمان بە کارەبای مۆلدە 2 ئەمپێر هەموو زۆربەی زۆرەکان ماڵی 2 ئەمپێریە 2 ئەمپێر کارەبا بەشی چیەکە؟ بەشی موبەریدەیەکەکە وەڵی ئێمە وەکو دانیشتوانی شارستۆی بەدە قارەمان کارەبامان زۆر خراپە لەبەرەوەی لە ساعت 12 نیوە ڕۆ ئەبڕێ تا 7 ئێوارە نیمانەوە ئینجا ئێمە داواکارمانەیە ئەگەر حکوومەت هەبێ داواکارمانەیە کە ئیشەڵام کارەبایمان بۆ چاکرێت پێت و کارەبامان بۆ چانەکەن خەڵکە مەجبورە جادەکان بگرێ ئێمە دەربارەی کارەبا لە سنوورەکەمان وەکو سرجم قەزا و ناحەکانی تر حەڤە بۆ هەر 2 ساعت کارەبامان هەیە بەپێی ئەو پلانی کە لە کۆنتترۆلی کارەبای سلێمانی و بۆمان دانراوە ئەو کاری مولدەکان کارەبا بێ بە 24 ساعت یعنی 18 ساعت بۆ 7 ساعت کارەبای ڕیسیە باقیەکەی بە کارەبای مولدە پڕەکرێتەوە ئەمەش لە سرجەم ناوچەکان و لە زۆربەی شوێنەکان هەر بەم شێوازەیە کارەبای هەرێمی کوردستان